بەڕێزان دوێنێ شەو پاڤڵ تاڵەبانی سەرۆکیەشێتی کۆمەڵە قسە و باسی کرد کە شتێکی باشە ینی بەجددی بە هەموو سەرنجێک کابرایەک دێ پرسیاری لێ دەکرێت هەرچەندە پرسیارەکان ینی ئامادەکرا بوو ڕاست ناکە یعنی بڵێ لە پڕێکات پێی گوت پیاڵە بەڵام بە پرسیاری باش بوو و دیاردەیەکی جوانە پاڤڵ لەو هەنگاوانە بە ویژدان بڵێن یعنی دوو هەنگاو لە پێش مەسعود و مەسرور و نێچیرە دوو هەنگاو لە پێش دوێ قسە دەکەیت قسەکانی هەر کەسە سەرنجی خۆی دەدا پاڤڵ ترێندی جاران نمایە هەرچ قسەچی دەکرد دەبووە ترێند ئەوەش بەهۆی ئەو نەمانی بەشێک لەو مزداقێتە تێکی هەرچەندە لێرە هەندە ڕوونکردنەوەیدا ڕوونکردنەوەکانی لەسەر مدیر عام و ئەوان ئەم قسە ناکەم ینی کابرا سەرنجەکانی منتقی ترە کە دەیگوت کە دەڵێ مدیر عام کە دەڵێم دەی ڕوخێنم سەرنجی منتق بوو بەڵام قابلی گفتوگۆشە هاوڕێیان من با ڕەخنەکان دەست پێ بکەم یان بەمەت لە خاڵە پۆزەتیفەکانی دەست پێ بکەم بۆ ئەوی نەڵێ جوانترین شتی پاڤێل لەو دیدارەی ئەمنەوەم کرد کە ئۆکەی دەکەین ئەتو کاتێک دەبینی نەک مەسرور و مەسعود و نێچیر کە سێ لەگە تورکیای دوژمنی سەرسەختی کورد ڕۆڵێکی زۆر خەتەر دەبیننە دژی ڕۆژئاوا و باکوور و دیتیشیان ینی هەم لە ڕۆژئاوا هەم لە باکوور بچێتی بە مێژووی خۆی باشتر بووە هەم لە قۆناغی تاڵەبانی لەنۆتیەک هەندەزار کردی بەڵام بەگشتی تا ئێستاش شێشێتی لە هەموو قۆناغەکانی لە بەرامبەر ڕۆژئاوا و باکوور جێگای ئەوەیە پۆزەتیفە دەستخۆشیە قوربانیش دادەنێن بە ئێستاکەشەوە بەزەوە لە قۆناغی لاهووری شوا بوو لە قۆناغی تاڵەبانین و شیروانی شوا بووە ئەوە خاڵەی زۆر پۆزەتیڤە چکە تو سیرکە شاسوار سڵاحەدین بەهادین هەموو تەنسیخیان لەگە تورکیا هەیە هەری کار دەبن بەڕێزان خاڵەش کەش بڵێم لە لایەنە پۆزەتیڤەکەی یعنی لەسەر ژنەکە ئێستا من کە دێمە سەرێن یعنی بەڕاستی ئینسان کە سەیری خودی خێزانی تاڵەبانی دەکات زۆر مۆدێرنترن لە چاو ماڵی بارزانی کاکە ینی تاڵەبانی هێرۆ لە ناو گۆڕۆپان بووە قوبار ژنەکەی دیارە پاڤێل ژنەکەی دیارە یعنی دەوری هەیە لاهوور ژنەکەی دیارە ئەوە منتەرم سلسلەی بنەماڵەی بارزانی بەس خوا ماڵی بارزانی کەس دەزانی خێزانەکانیان ناوی چییە کورە ئەوێ ڕۆژی کۆنگرەی کۆنفرانسیان کرد 100 ژنی آخر کردەوە تەحەدا دەکەم یەکەچی دەڤەری بارزان بووی یەکەچی دەڤەری بارزان نەک ژنەکانی ماڵی بارزانی بۆیە ئەو دوو جیاوازیە زۆر گەورەیە بەڵام بێمە سەر ڕەخنایی خاڵش کەشیانی کە پێدادەگری لەسەر بەغدا و ئەوانە شتەشی باشە ینی فعلەن بەغدا ئەو ڕۆ گرنگە تۆ دەبی لێوێ ئیش بکەی با بینە سەر ڕەخنەکانی کە ڕەخنەکان لەسەر ژنەکەی یەکەم جار کە لەبەرەوەی باسم کرد هاوڕێ من وەختی خۆی خەبەرە مەکو سادە باس کرد ینی خەبەرە بوو هات گوت جابیتەوە شتێکی ڕۆژنامەگەریە ئەوەی بە پاڤلیش کە دەڵێ شتی ژیانی تایبەتیە کە بە بەرمەج بووە کە پرسیاری لێ دەکەن دەڵێ بەرمونە پرسیارێکی گرنگ کێکرد ناوخۆڵێ حکوومەت دەرێ مەسەلەی ژنەکە ڕاست ناکە پاڤل تۆ باش دەزانی دیانە مەسەڵەن ژنی ئەو بوو تۆ لەو بەریتانیای بوو مەریکەی ئەوە دیانە زەواجی کردیا بۆ هەمووی بکەتە ناو ڕۆژنامە هەرچی مەسئولە هەرچی وەرزشوانە ئەو قسانە چێ دەکەی ژیانی تایبەتی ما عیبە تۆ سەرۆک حزبی یعنی زۆر جوانە فەعلەن ئەو ئوسلوبەی تعبیرەی کرد ئەو لەگەڵ لاڤەی برادەرە 20 ساڵە دوو منداڵ هەیە ئەو زۆر باش چکە قسەی پاڤل تەسیری لەمە زیاترە لە ناو کۆمەڵگەکە کە دوو کەس کە جیا دەبنەوە نابی بتە دوژمنکاری ئەمن پێشووتریش باسم کرد ینی ئەو شتەشی مۆدێرنە وەکو هاوڕێ دەمێننەوە باوەش بەیەک دەکەن لەبەری دوو منداڵیان هەیە 20 ساڵ بیرەوەریان پێکەوەیە بەڵام بڵێ فەلا ئەوەیە ژیانی تایبەتی نەخێر ژیانی تایبەتی هەموو کەسێکی پۆپولار لە هونەرمەند و نووسەر و وەرزشوان و کەسی سیاسی هەموو ئەوانەی لەسەر پۆینگە و دەکەویتە ناو میدیا شتێکی ڕۆژنامەگەریە بۆیە ئەو شتە فەلاعانی بوو لەگەر ئەوەی کە مۆدێرن بووی لە مامەڵە لەگەر لاڤە بەڵام فەلاعیە دەرێ شتەش تایبەتە بەڕێزان قسەی لەسەر لاهووری کرد لەگە 8 تەمموز زۆر فەلاعانی بووی ینی پاڤل بەڕاستی کاکە چۆن دەکرێت سەرۆک حزبێک لە میدیا پرسیاری لێ دەکرێت ئەڵێ پیاو نەبوو
لە پشتەوە بەهات لە پێشۆ لۆم بەهات کاکە قسەی عیبە سەرۆک حزب نابێ قسانە بکە بەجددی ئەکرێ بڵێ لاهور یەک دووس ئەو کەم کورتیانە هەبوو هەشتی تەمووز یەک دووسێ بڕوا بکە هەشتی تەمووز لاپەڕێت شەرمەزاریە لە مێژووی حزبی سیاسی کوردی حزبی سیاسی کۆدەتای سپی بوو هیچ پاساوەکت نییە لە ئەوەی موعامەرەی لێ کردی هەوڵی کوشتنتی دەدات یان شتیگا بوو بەس ئەتو لەسەر تەلەڤیزیۆن جوابەکەت ئەوەوی وەڵی پیاو نەبوو لە پشتەوە لۆم هات پیاو باە لە پێش و کورە بابا ئەوە قسەی خەڵکی سیاسی نییە بەڕاستی قسەی کەسێکی جوتیارە کەسێکی سادەیە خەڵکی سیاسی دەوی برێ یەک دوو سێ بۆی ئەو نقطەیە چ لە سەوەی چ لە هەشت تەمووز فاولەکی گەورەیە لە سەرەوەی شاسوار کە هەندێک سەرنجدا من حەقم نییە لەسەر بەڵام ئەو ڕەخنانەی من پێشووتریش لە شاسوار و پاڤل شتی هاوبەشیان هەیە هەردووچیان دکتاتۆرن لەناو ئەو حیزبیان وەرە سەیری بەس جگەلەوەی لە پراکتیکدا کەس ناوێری تەحەدا دەکەم بەرامبەر پاڤل قسە بکە یعنی بڕیاری یەکێتی ئەوەل و کۆتایی کوولەکەن مەسرور و مەسعودە لە ناو یەکێتی لەکەن پاڤل و پاڤلە 120 لای قوبادە منەچی گەلک زۆر هەبوو لەوەی ئەمنوە کاکە تۆ سەرۆک حزبێکی دەتوانی وەکو حزب قسە بکەی بڕۆن سەیری کەم بزانە 50,000 زیاتر باسی منی کرد یان نەکەوە عیبە یعنی ئەمنەوە خاڵە نەگەتیفەکانە باسەکەم ئەڵێ لە بەغدا پێگەمان بەهێزە ڕاستەکەی یعنی زۆر دەستخۆش کە لە قایمقامەکی محافزەکی باش دانرایە و کەرکووکت بردەوە دەستکەوتە چی نیشتیمانیە بەڕاستی و پارتی ئەمن لێرە بڵێم دەورێکی خیانەتکارانە زۆر دەبینە تا ئێستاش یعنی تێناگەم لەو دژی ئەوەندەی ڕێبواریە ئەوەندە دژی پارێزگارە شۆڤینیە جبوریەکە نەبوو یعنی زۆر شەرمەزاریە بەڕاستی ینی ئینسان بە ئاشکە خیانەت دەبینی بەڵام ئەو پێگە بەهێزت ئێستا نەماوە پاڤڵ باش دەزانم ساڵ و نیوە کە هەوڵ دەدەی بەس قایمقامی مەخمووردا بنەی پێداناندرێ کە حەقەچی ڕەوای خۆتانە کە قانون نییە یعنی بەو شێوە نییە بەدەڵێ لە بەغدا پێگەمان بەهێزە شتمان پێدەکرێن بەغدا ئێرانە ئێرانیش گەمەیتان بە هەردوو لاتان دەکات ئۆکەی بکە دەکە ئۆکەی نەکە دادگای فیدرالی و معاش و هەمووی ئێرانە تا ئێستاش هاوڕێیان ڕاستە مەسروری نەکرد مەسعودی نەکرد بەڵام زامرەشی بێتامی مەسروری کرد دوسێ جارە بەڕێزان ینی مەسرور تەسەورکردنەوەی سلێمانی جگە لەوەی زۆر بە مڕاحیقانە لەسە هەژماری من وەچی بابی ئەوی دژی هەژماری من بی دژی کورد و کوردستانە وایە قسانە کە دەیکانی بە سادەتر بە پێکەنینەوە زوابەکی منتەقی تر بداتەوە بە زۆر هەڵچوون و دایم و سعات ئەوەشیان لە جیرفانە تۆ خائینی بەهەرحاڵ 4-5 بێتام بوو لە کاتێکدا ئەو مەسرۆرە لەو سلێمانیە یان لە ژیانی مەتعی بافل ناکات ئەوە و لەو سلێمانی هەمویان دەعوەت کرابوون تەسەوەر کە لە بۆ دەباشان بە سوودانی ئەوە مەسرۆر نەچوو لە سلێمانیش ینی قەزم ینی دەیتانی ئەبەوەندە مەتعینەکە ڕاستە زۆر سازشی گەورەی لۆ نەکردینە سازشی گەورە هاوڕیان تکایە لە جملە ئەوم کە بەڵام بێتامە هەندەشت لە مەتاحکردندا ئەڵێ گۆڕان هۆکاری شکستە لە نفوزی سلێمانی هەولێر یعنی دەسەڵات ڕاست ناکەی کاک باڤل باوکت تاوانباری ڕقەمیەکی ئەو تەوازنەیە کورسەکەی بەغدا اتفاقی لەگە پارتی هەموو سلاحیەت و دەسەڵاتەشیدا بە مەسعود بارزانی یعنی هەموو لە پێناوی کورسەکەشی سازشی لەسەر زۆر شت کرد گۆڕان بەشش گەورەی کەنەوشیروان هاتنە دەرێ لە ئەنجامی ئەو هەموو سازشەی بابت بوو لە بۆ پارتی کە کورسی سەرۆکۆمار هۆکاری سەرەکی گۆڕینی هاوچەشەی سیاسی باوکتە ئەو جدویانەوشیروان و گۆڕان زادەی ئەو سیاسەتە تاالبانی بوو کە حیسابی لۆ کەس نەدەکرد بە تەنیا لەگە پارتی هەموو سازشش کرد چێک یعنی نەک لە دێرەك من لەگەڵدام ماڵی تاالبانی وان ئەم ساعت لۆ ئاشتی سازشیان نەکرد لە پێناوی ئیتر هەر شتێک بێ بەڵام بەشێکی لە پێناوی کورسەکەی بووە باوک تاوانبارە گەورەکەیە لە تەوازن گۆڕینەکە لەسا ژماری من دوایین شت
کاکە زۆر ئەوەش ناشیژنانی جەنابەت دی دەرێ لیژنەیەکی دانا هەندە ڕوونکردنەوەی لۆ کردم و ئێمە لیژنەیەکماندەوە لە هەندێشتی اتفاقین کاکە شتێک ڕەبت بە خەڵکە یەک چۆن دەکرێت سەرۆک حزبێک ئاگادار نەبوو بێ لە وردەکاری هەژماری من لۆی شەرح کرایە ئەوە یەک یعنی تیمەکەی خۆت بە خۆت ئەوە نابی وابری ئەکرێ بڵێ اتفاقمان کرد ئاڵوگۆڕ دروست بوو بەس من نەمزانی یعنی ئەو زۆفە دوو ئەوە ڕەبتە بە ژیانی خەڵک ئەوە نییە ئەنگۆ و ماڵی بارزانانی لە خۆتان ڕێککەون وەرە بەمە بڵێ لەسەر چ ڕێککەتی ئەوەش ئەمنی قەومی نییە هەژماری من هەموو کەس دەزانی شتێکی پریڤاتە زیاتر سبەی ئاژبەتاڵ بکرێت پارە دەڕوا بانقەکی حکومی نییە ئەوە ئەلفوبایە یعنی چ پێویست دەکا بێشێر و ڕێیلوی دەستە چی اتفاقت کردیە وەرە بە خەڵک بڵێ ئەو کستێکی زۆر گەورەیە لە بۆ پەیمانەکانی تو لە تەوتیناتی ئێستا مەرئی هەژماری من دەکەیەوە دەرژێ نەمزانی و ئێمە ڕێککەوتینە ڕێککەوتی بابە ئەو ڕەبتە بە خەڵک خۆقابلە اتفاقی ئەمنی گەورەی نهێنی نییە ئەوەبی بەهەرحاڵ هاوڕێیان ئەو شتانە باشە سەرکردەکان بێن قسە بکەن بەڵام هەمویان ئەترسن مؤتەمەرش کۆنگرەیەکی ڕۆژنامەگەری خەڵکی هەمەلایەن بێتن هەر یەکێک شاسوار دەچی لەگەر NRT دەکە مەسرور بارزانانی ئەگە کوردستان بیسار یان ڕەنگی لە مۆدیۆ لەگە ئاوا بکە پاڤێل دەچی لە کوردستان دەکە وەرن وچی هەموو سەرکردەکان کە مؤتەمەرێکی ڕۆژنامەگەری لەگەر هەموو خەڵک بکەن کاتێکی خۆش